پەیامەکەی ئەمڕۆی بارزانی پێکهێنانی حکوومەتی هەرێم دەخاتە بەردەم کێشەیەکی گەورە و هەوڵی نێودەوڵەتیش دەست پێ دەکات. ڕۆژ دوای ڕۆژ پارتی زیاتر دۆستەکانی لە بەغدا لەدەست دەدات و دوای ئیتار بەڕێیەکی دیکەش دژیە و حیزبە کرایەوە. بەغدا ڕەتی دەکاتەوە بەهۆی وەستانی نەوتی هەرێم زیانی کردبێت و زانیاریش لەسەر قازانجەکەی ئاشکرا دەکات. مەسعود بارزانی لە وتارێکدا ئەمڕۆ ڕایگەیاند هەڵبژاردن تەواو بوو، ئیتر کاتی ئەوەیە گفتوگۆ بۆ پێکهێنانی حکوومەت بکرێت لە نێولایەنەکان. بارزانی وتیشی پێکهێنانی حکوومەتی داهاتوو بە گوێرەی استحقاقی هەڵبژاردن و کورسی لایەنەکان دەبێت. ئەو پەیامەی بارزانی ناڕاستەوخۆ بۆ یەکێتیە. یەکێتی داوا دەکات هاوسەنگی هێز بگەڕێتەوە و ڕەتی دەکاتەوە بە گوێرەی کورسیەکانی پەرلەمان مامەڵەی لەگەڵ بکرێت. بۆیە پێشبینی دەکرێت کێشەیەکی گەورە بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتوو دروست دەبێت ئەگەر پارتی لەسەر ئەو داواکاریەی بەردەوام بێت. بە گوێرەی زانیاریەکانیش کۆمەڵگەی نێودەوڵەتیش بەتایبەت ئەمریکا هەنگاوەکانی دەست پێ کردووە بۆ ئەوەی فشار بکاتە سەر پارتی و یەکێتی بۆ ئەوەی بە زووترین کات ڕێکەوتن بکرێت بۆ پێکهێنانی کابینەی نوێ و دوانەکەوێت. محەممەد حەلبوسی سەرۆکی پێشووی پەرلەمانی عێراق لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی ئەلعەهدی عێراقی دەڵێت لە دانیشتنی ڕابردووی پەرلەمانی عێراق شاخەوان عەبدوڵڵا جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان فەرمانی بە پاسەوانە تایبەتەکانی کردووە هێرش بکەنە سەر پەرلەمانتارێکی سوننە، ئەوەش پێشهاتێکی مەترسیدارە. وتیشی ئەگەر لە ڕابردوودا ڕێگریان لە سەرۆکی پەرلەمانی کوردستان کردبێت بچێتە شاری هەولێر، ئێرە بەغدایە و جیاوازە. ئەوە لە کاتێکدا حەلبوسی پێشتر دۆستێکی نزیکی پارتی بوو. پارتیش بەوە ناسراوە کە لە نێوبەرەی سوننەی عێراق پشتیوانیەکی زۆری هەیە، بەڵام بەهۆی ناکۆکیەکانی ئەم دواییە پێدەچێت سوننەش هاوشێوەی چوارچێوەی هەماهەنگی بەرەیەکی دژە پارتی لە ناو سوننەکانی عێراقی دروست ببێت کە کاریگەری لەسەر پێگەی حیزبەکە لە عێراق دروست دەکات. نەبیل مەرسومی پسپۆری ئابووری عێراق ڕای دەگەێنێت هەرچەندە هەناردەکردنی نەوتی کوردستان کە بە نزیکەی 400,000 بەرمیل لە ڕۆژێکدا مەزەندە دەکرێت لە ڕێگەی هێڵی جیهانەوە وەستاوە، بەڵام ئەمڕە لە کێڵگەکانی ناوەڕاست و خوار و قەرەبوو کرایەوە. بۆیە عێراق تووشی هیچ زیانێکی دیارایی نەبووە. ناوبراو دەژڵێت هۆکارەکە بەهۆی ئەو جیاوازیە گەورەیە لە تێچووی دەرهێنان و بە بازاڕیکردندا هەبووە کە بۆ هەر بەرمیلێک 16 دۆلار بوو. کۆی تێچووەکانی زیاتر بووە لە 4 ملیار دۆلار لە ماوەی ڕاگررتنی هێڵی عێراق تورکیا کە عێراق لە ئەنجامی ئەم ڕاوەستانەدا بەدەستیێنە. ئەما جگەلەوەی بەشێکی بەرهەمی نەوتی هەرێم بە تانکەر و بەڕێگەی قاچاق ڕەوانەی دەرەوە دەکرێت. ئەوە لە کاتێکدا حکوومەتی هەرێم چەند جارێکە دەڵێت بەهۆی ڕاوەستانی نەوتی هەرێم بەغدا زیاتر لە 15 ملیار دۆلار زیانی بەرکەوتووە.